All right, good afternoon, everyone. I know we have a series of votes in the کریس مێرفی ئەندامی ئەنجومەنی لیژنەی پەیوەندیە دەرەکیەکانی ئەنجومەنی پیرانی ئەمریکا ڕایگەیاند وەرگرتنی بەرتیلی گەورە لەلایەن تۆم باراکی ڕاوێژکاری سەرۆکی پێشوو دۆناڵد ترەمپەوە لە حکوومەتی ئیمارات لێدانی گەورەیە لە دیموکراسی ئەمریکا. سیناتۆری ناوبراو لە لێدوانێکدا بۆ کەناڵی CNBC ئەمریکی جەختی لەوە کردەوە کە دەبێ ئیماڕاتیەکان لەو بارەیەوە وەڵامی چەندین پرسیاری کردەکانیان بدەنەوە. مێرفی دەڵێت ئێستا لە ڕێگەی راپۆرتەکانەوە دەزانن کە تۆم باراکی هاوڕێی دۆناڵد ترامپ سەرۆکی پێشووی ئەمریکا بەرتیلی لە ئیماڕاتیەکان وەرگرتووە کە یەکێک لە ئامانجەکانیان ئەوە بووە و لە تێگرتوەکانی ئەمریکا بێلایەن بکەن لە قەیرانەکانی نێوان وڵاتانی کەنداودا. ئەو دەڵێت ئەوەی دەوڵەتێک بەنیهێنی بەرتیل بداتە هاوڕێیەکی نزیکی سەرۆک کە لەوانەیە بەبێ ئاگاداری ئەویش بوو بێت ئەوە لێدانێکی گەورەیە لە دیموکراسی ئەمریکا. بۆیە هیوا دەخوازم بۆ ماوەیەکی دوور و درێژ لە زینداندا بمێنێتەوە. وەزارەتی دادی ئەمریکا ڕۆژی سێشەمە ڕایگەیاند کە تۆم باراکی ڕاوێژکاری سەرۆکی پێشوویان بە ئابوونی چالاکی نایاسایی با قازانجی دەوڵەتی ئیمارات دەزیر کردووە کە تۆمەتبارە باسی خوڕی بۆ ئیمارات بەبێ ئاگاداری لایەنی فەرمی و لەو بارەیەوە 7 تۆمەتی ئاراستە کراوە کە لە ماوەی نیسانی 2016 تا نیسانی 2018 ئەنجامی داون. دۆسیەی تۆمەتەکان دەڵێت باراکی 74 ساڵ و سەرمایەداری ئیماڕاتی ڕاشید سوڵتان شوحی بەپێی یاسا ناوی خۆیان لە لیستی پارێزەرانی دەرەکی لەسەر تۆمەتی کۆمەڵەکانی گوشار فارا تۆمار نەکردووە، بەڵام هەژمونی خۆیان بەکارهێناوە بۆ دەستەبەرکردنی ئامانجی سیاسی ئیماڕات لە ناوخۆی ئەمریکادا. دۆسیەی تۆمەتەکان ئاماژە بەوە دەکەن کە ناوبراو لەگەڵ کەسە ئیماڕاتیەکاندا لە کەمپینی هەڵبژاردنەکانی ساڵی 2016دا کاریان کردووە بۆ سەرخستنی و پاڵێوراوەی کە دواتر چووەتە کۆشتی سپی کە ئاماژەیە بە سەرۆکایەتیەکەی دۆناڵد ترامپ بەوەش چەندین جار بەهرەمەند بوون لەو کارەیان کە گرنگترینیانەوە بوو ساڵی 2017 لەسەر داوای شوحی تۆم باراک سەرۆکی پێشووی ئەمریکای پەشیمان کردەوە لە بەستنی لووتکەیەکی دەوڵەتانی کەنداو لە کامپ دێڤید بۆ چارەسەرکردنی کێشەکانی نێوان وڵاتانی کەنداو بۆ ئەوەی گەماروی وڵاتی سەر قەتەر بەبێ چارەسەر درێژەی پێ بدرێ. لەسەر داوای داواکارە فیدراڵیەکان تۆم باراک لە شاری لۆس ئەنجلوس قۆڵبەسەر کرا. هۆکاری پەلەکردن لە دەستگیرکردنەکەشدا بۆ سەرمایەی گەورە و هەبوونی هێڵی فڕۆکەوانی ناوبراو دەگەڕێتەوە کە ئەگەری هەڵاتنی لە ئارادا بوو. ئاماژە بەوە دەدرێت کە باراک پشتیوانی سەرخستنی هەڵبژاردنەکانی 2016 ترامپ بووە، چونکە لە دوای هەڵبژاردنی ناوبراو وەکو کارجێڕی لیژنەی وەرگرتنی دەسەڵاتەکانی ترامپ لە 20 کانونی دووەمی 2017 دیاری کرابوو. لەلایەکی تریشەوە ئاماژە بەوە دەدرێت یەکەم جار نییە حکوومەتی ئیمارات بۆ چاوپۆشینی لە تاوانەکانی و لە پێشێلکاریەکانی مافی مرۆڤ لە ناوخۆی ئیمارات و خۆرەڵاتی ناوەڕاست سوود لە کۆمەڵەکانی گوشاری ناوخۆیی ئەمریکا وەردەگرێ کە ئاساییکردنەوەی پەیوەندیەکانیشی لەگەڵ قەوارەی زایۆنیدا لەسەر هەمان ئاراستەی چاوپۆشی ناوەندە نێودەوڵەتیەکان لە خراپیەکانی و پێشێلکاریەکانی دەسەڵاتەکانی ئەبوزەبیە.